نیوەڕۆتان باش. ماڵپەڕی وڵاتی نوێ بڵاوی کردەوە باڵی سەربازی پێدا داوای لە هەردوو حەزبی دیموکراتی کوردستانی ئێران کردووە بەهانای خۆرئاوای کوردستانەوە بچن و هێزی پێشمەرگیان بۆ ڕەوانە بکەن. ماڵپەڕەکە لە زاری سەرچاوەیەکی یەکینەکانی پاراستنی گەل ئێپەکەوە بڵاوی کردەوە هەردوو حەزبی دیموکراتی کوردستانی ئێران بەدەم ئەو داواکاریەوە چوون و ئامادەی خۆیان بۆ ناردنی 6,000 پێشمەرگە بۆ بەرگریکردن لە خۆرئاوای کوردستان دەربڕیوە. لە لێدوانێکیدا بۆ ڕۆژنامەی شەرق الئەوسەد نەواف خەلیل وتەبێژی پارتی یەکێتی دیموکراتی پێدا ڕایگەیاند بەهۆی هێرشە چەکداری بەردەوامەکانی بەرەی نوسڕەت و دەوڵەتی عێراق و شامی ئیسلامی بۆ سەر شار و شارۆچکە کوردیەکان و پەیوەندیکردنی زۆری هاوڵاتیانی کورد بە ڕیزی یەکەکانی پاراستنی گەلەوە لە ئێستادا دەرچوونی چەکدار لە خولەکانی ئەکادیمیای سەربازی بۆتە کارێکی سروشتی وتیشی 5,000 کەس وەک خۆبەخشی نوێ ناویان تۆمار کراون تا بەرگری لە شاری کۆبانی لە پارێزگای حەلەبکەم. فەرماندەی پرۆسەکانی دژلە و فەرماندەی تیپی 5 سوپای عێراق شەوی ڕابردوو لە هەوڵی کوشتن ڕزگاریان بوو کە لە ڕێگەی تەقینەوەیەکی بۆمبێکی چێندراوە کرا بۆ ئێسەریان. لە لێدوانێکیدا بۆ ماڵپەڕی مەدا پرێس عەبدولەمیر زەیدی ڕایگەیاند کە لە کاتی گەڕانەوەیان لە ئەنجامدانی ئەرکێکی ئەمنی لە خۆرئاوای قەزای عوزێم بۆمبێکی چێندراوە بە کاروانی ئۆتۆمۆبیلەکانیاندا تەقیەوە و لە ئەنجامدا 9 کەس لە پاسەوانەکانی کوژراون و 9 تریش بریندار بوون. ئاشکراشی کرد کە خۆی و فەرماندەی تیپی 5 سوپای عێراق هیچ زیانێکیان بەرنەکەوتووە. ئەمڕۆ هێزەکانی یاساییش ڕێوشێنی ئەمنی توندوتۆڵیان لە شاری بەغدا گرتۆتە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەگەری هەر هێرشێکی چەکداری چاوەڕوان نەکراو. سەرچاوەکە بە ماڵپەڕی مەدا پرێسی ڕاگەیاند هێزەکانی یاساییش ئەمڕۆ فردی جمهوریەیان لە ناوەڕاستی بەغدای پایتەخت و سەرجەم شوێنەکانی چواردەوری ناوچەی سەوز داخستووە. هەروەها ژمارەیەکی زۆر زری پۆش و ئۆتۆمبیلی سۆنار بۆ ئاشکراکردنی بۆمب و تەقەمەنی بڵاوکرانەتەوە. سەرچاوەیەک لە پۆلیسی پارێزگای سەلاحەدین ئاشکرای کرد سەرلەبیانی ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی بۆمبڕێژکرا و لە تەنیشت ماڵی دادوەری دادگای پێداچوونەوەی تکری تەقیەوە و بە ئەهۆیەوە دادوەرەکە کوژرا و ژنەکەشی بریندار بوو. سەرچاوەکە بە سۆمەریە نیوزی ڕاگەیان تەقینەوەکە لە کاتێکدا بووە کە ساجر عەزاوی سەرقاڵی چوونە دەرەوە بووە لە ماڵەکەی تا بەرەوکارەکەی بڕوات. وتیشی خێزانەکەی بۆ نەخۆشخانەیەکی نزیک گواستراوەتەوە و تەرمی دادوەرەکەش ڕادەستی پزیشکی دادوەری کراوە. سەرۆکی ڕێکخراوی قاعیدا داوای لە کۆمەڵەی ئیخوان مسلمین و لایەنگرانی لە میسر کرد دەستبەرداری دیموکراسیەت بن و هەوڵی جێبەجێکردنی تەواوی شەریعەتی ئیسلامی بدەن. لە کاسێتێکی دەنگیدا کە ماوەکەی 15 چرکەیە و لەسەر چەند پێگەیەکی ئیسلامی لە تۆڕی ئینتەرنێت بڵاوگرانەتەوە ئەیمەن ظاهری ڕەخنەی توندی لە ئیسلامیەکانی مسر گرت بەوەی ژمارەیەک حەزبی سیاسیان لە وڵاتە دامەزراندووە و پشگیریشیان لە سوپا کردووە بۆ لەسەر کارلابردنی محەممەد مورسی. دوای پێکدادانی نێوان لایەنگرانی کۆمەڵەی ئیخوان مسلمین و هێزەکانی پۆلیس لە نزیک شاری کۆمەڵگەی ڕاگەندەکان لە باشووری قاهیرە کە بەهۆیەوە 23 کەس بریندار بوون هاوپەیمانی نیشتیمانی بۆ پشتگیریکردن لە شەرعیەت داوای کرد ئەمڕۆ یەکشەممە خۆپشاندانێکی تری ملیۆنی لە سەرتاسەری مسر بۆ پشتگیریکردن لە محەممەد مورسی ئەنجام بدرێت. ئەو لە کاتێکدا خۆپشاندەران داوایەکی وەزارەتی ناوخۆی مسریان بە کۆتایی هێنان بە دەربڕینی ناڕزایی خۆپشاندان لە هەردوو گۆڕەپانی ڕابێ عەدەویە و نەهزە لە ناوەڕاستی شاری قاهیرە ڕەت کردوێتەوە. حەسەن ڕۆحانی سەرۆکی نوێی هەڵبژێرداوی کۆماری ئیسلامی ئێران وەک حەوتەم سەرۆکی ئێران دەست بەکار بوو. هەروەها بڕیارە ئەمڕۆ یەکشەممە سوێندی یاسایی بخوات. لە ڕێوڕەسمێکدا بە ئامادەبوونی عەلی خامەنئی ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران و بەرپرسانی باڵای ئێران حەسەن ڕۆحانی سەرۆکی نوێی ئێران وەک سەرۆکی نوێی ئێران دەست بەکار بوو. لە وتەیەکدا ڕۆحانی داوای لێکتێگەیشتنی بنیاتنەرانی کرد لەگەڵ جیهاندا لەبارەی بەرنامە تۆمەکەی وڵاتەکەیەوە و بۆ دۆزینەوەی ڕێگەچارەی گونجاو بۆ ئەو بابەت و لەبردنی وردە وردەی سزا ئابوووریەکانی سەر وڵاتەکەی. شاد و بەختەوەر بن.